ближайшего 70 километров. Покатаем. Еще. Дальше таскать. Хорош. Есть. Поднимайте там выше, чтобы не цеплялось. Еще чуть-чуть. Все, хорош. Там же закроется, все закроется, не надо. Началась погрузка. И сзади одну такую и тащим до конца. Это лаву понесли девочку. А ну, оставь, Дима. Просто лучше сделать тебе, что ты знаешь, что есть такая камера. ئازادکردنی ئاژەڵان و ڕزگارکردنیان خۆی بۆ خۆی هەستێکی جوانە بەخشێت بە تایبەت ئەگەر ئەو ئاژەڵە وەک ئەم دوو پڵینگە دەگمەن و نایاب بن بەڵام میکانیزمی ڕزگارکردنی ئاژەڵەکان زۆر قورسە و دەبێتە مای هیلاشی بۆ ئێمە و ئاژەڵەکانیش لە هەمان کاتدا ئەو ترسە بۆ ماوەی لای ئاژەڵەکە هەیە بەرامبەر بە مرۆڤ هەر دەمێنێت و لەو کاتەی کە دەمانەوێت ئاژەڵەکە زەوت بکەین هەستی پێ دەکەین. Так, Сороткин, повнимательней. Может, сейчас Коля пускай отойдет. По одному будем, да, Коль? ئێستا ئێمە دوو پڵنگمان ئازاد کرد بە شێوەیەکی زۆر شێتگیرانە ڕایان کرد و ڕۆیان لە دانیستانەکە کرد ئێمە تەنها بە ئازادکردنیان ڕناوەسین و بەردەوام چاودێریان دەکەین بە ئومێدی نەداهاتوودا نەوەکانیان ببینین هەموو هەوڵێکشمان بۆ ئەوەیە ژمارەی ئەم جۆرە پڵنگانە لە قەوقاز زیاد بکات. ئێمە دەمانەوێت ئەو کۆمەڵکوژەی کە لە نیوەی سەدەی 20دا دەرهەق بەم جۆرە پڵنگانە کرا نەیهێڵین و دووبارە ژمارەی ئەو ئاژەڵە لە قەوقازدا زیاد بکەین. پڵنگ تەنها ئاژەڵێکی دەگمەن و جوان نییە بەڵکو ڕەمزی قەوقازیەکانە بۆیە پێویستە هەمووان بیپارێزین.